بەرنامەی ترافیکەم جارە بە دۆداچوون بۆ دۆخی هاتوچۆ و پابەندبوونی شۆفێران بە ڕێسا و ڕێنمایەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەکات. هاوکات باز لە کێشەیەک دەکات کە هۆکارە بۆ ڕوودانی ڕووداوی هاتوچۆ ئەنجامدانی سەرپێچی هاتوچۆ و شکاندنی ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ کە زۆر جار بەشێک لە شۆفێران ئەنجامی دەدەن و کارەسات دەخڵخێنن. ئەو کێشەیە هاتوچۆی ئۆتۆمبیلانەیە کە بێسەرەتان و بەشێکیان تابلۆی بیانیان بەستاوە، هاوکات بەشێکیان پێیان دەگوترێت تۆزوڵە. ئەوانە لە شەقامەکان دێن و دەڕۆن و پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ نابن و بە مانۆڕ و ئەنجامدانی سەرپێچی زۆرجار کێشە بۆ شۆفێران و شەقام دروست دەکەن. بەشێکیان لە شەقامەکان سەرپێچی زەق ئەنجام دەدەن، هەندێکیان ڕووداوی دڵتەزێن دەخڵکێنن. لە هەرێمی کوردستان ئۆتۆمبیلی بێتابلۆ بەڵگەنامە کە بەشێکیان پێیان دەگوترێت تۆزوبا لە ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو زۆر بوو، بەڵام ئێستا لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان سنووردار کراوە. ترافیک لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەشێک لەو کێشانە باز دەکات. دەمانێت بزانین لایەنی پەیوەندیدار و پۆلیسی هاتوچۆ چۆن چارەسەری و کێشەیە دەکەن. بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانی ئەو ڕووداوانە چی کراوە؟ دەچینە پۆلیسی هاتوچۆ ئیدارەی سەربەخۆی سۆران. هێزەکانی پۆلیس و پۆلیسی هاتوچۆ کۆبوونەتەوە. ئامادە دەبن بۆ هەڵمەتێکی هۆشیاری و لێپرسینەوە لەو شۆفێرانەی کە پابەندی ڕێنمایی یاساکانی هاتوچۆ نابن. ئەو کێشەیە تەنها شۆفێرانی دانیشتووی ئیدارەی سەربەخۆی سۆران نین، بەڵکو لە هەموو کوردستان خەڵکێکی زۆر بۆ جۆرە ئۆتۆمبیلانە ڕوو لەو شارە دەکەن. بەڵام دوای دەست بەکاربوونی ستافی ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەمانگی پۆلیسی هاتوچۆ و دەستگامنیەکان ئەو کێشەیە تا ڕادەیەک لە ناو سەنتەری شارەکان و شوێنە گشتیەکان کۆنتڕۆڵ و سنووردار کرد. مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ و هێزی فریاکەوتن و چالاکی مەدەنی ئیدارەی سەربەخۆی سۆران دەردەچن بۆ چاودێریکردنی شەقام. هیچ ئۆتۆمبیلێکی بێسەرەتا ناتوانێت لە ناو سەنتەری شار و بازاڕەکان بوەستێت، چونکە لە ڕابردوو زۆرێک لە ئۆتۆمبیلانەی بێسەرەتا بوون سەرپێچیان ئەنجام دەدا و دەبوونە هۆکاری قەرەباڵخی و خەنقانی شەقام و ڕووداوی هاتوچۆ.
پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی مەفرۆزەکانی پۆلیس بە هەماهەنگی دەستگامنیەکانی تری سەر بە وەزارەتی ناوخۆ چاودێریان دەکەن و ئامۆژگاری شۆفێران دەکەن کە پابەند بن بە یاساکانی هاتوچۆ و خۆپارێزیان لەو جۆرە ئۆتۆمبیلانە کە بێدایک و باوک وەسف دەکرێت. ئان خاڵی پشکنیندا دەنێن و لێپرسینەوە لە سەرپێچی کاران دەکەن. ئەو کێشەیە لە سنتەری شارەکان بە ڕێژێکی زۆر کەم دەبێنرێت چونکە دەستگیر دەکرێن و لەناو دەبرێت. حريق فوسفورت هيا حريق فوسفورنيا باشا برا مكا وصل دوزر بيس شاش توا فرمو ترجم بزحمة حريق فوسفورت هيا بله حريق فوسفور حريق الفوسفور بله والله هي من شنا كورانا لكم مغلق حريق فوسفورت هيا بريمن لا والله كريم دباش بريها حطيرة حطيرة ولا برا حالتها كاي جوزتها والله إجازة قومون بيني هاي جوزة هاي أنية من هاي كاي جوزتها والله من بيني المولية باشا كارمانك بدين سيارة بنا حجز باشا جازم يجوز على لسه بنا حجز باشا حجز كلي قلتين كمبيوترين قبلون تزوير عن تزوير بالنسبة أو سيارة مدى بسر كره جوري لانكروزر شوفريوي ميرمندالك بي طبعا مولاتي نبيا سراي نبوني مولاتوي سيارة كا جوري توزبا یا خود به اولیات لید خوریدن. طبعا او سیاره داخل سوران بن شرط نیه همون خلق سوران بیتن هندک وان لونه خودتان زانن خلق سوران شهر که گشتیاریه و سه حدود دو دولت و خلق که زور بو تجارت و بو سیاحت این دول سوران او سیران مرجین هموی خلق سوران بیتن یه شهر دوروبر و قضای دوروبر و محافظه دوروبر داخل سوران بن. ئەگەر تەماشای ژمارە جۆری ئۆتۆمبیلەکان بکەین پڕ بۆ لە ژمارەی ئۆتۆمبیلی ئەوروپی و وڵاتانی عەرەبی کە بەشێکی زۆریان ساختن و با تۆز و باناو دەبرێن. کابێ زەحمەت جامێ خۆ بینەخوارێ کای ئیجازە خۆ بدە من ئیجازە جامڕە تو بوو جامڕەتی برا برازيل ويري جامراش من يعني كذا کی گوتە دە مەمنوع نییە نقول سەیرە توزۆبۆ نییە ئێبرای من سەیرەتە توزۆبۆیە تا بوو ناخێ برای من ئەم دوو ئیجرۆتە خۆ گەلتەکەن سەیرە توزۆبۆ وەرە ئێرە وەسڵە خۆ ببە باشە برای من ئەو سەیرە بەنە حەجز باشە کتاب گەلدۆنیە بەنە حەجز هەیاس مامۆستا سیار بەگەل إجازة جيب الرجال ده بيتن بنا حجز باشا نيراد محمد شريف برا كلام جاي هرا حجز ده وصل كبده بجيم مولدي هنا جبتوها وصل كبده بجيم بجيم مولدي هنا جبتوها ده كاي إجازات الشتاء موليا إجازة بموليا بولو سيارة دويا شدو؟ هاي سنوي كا أنا هم بديش مولينا أشدو بظلم سيارة دزينيا أشكوب ظلم أو سيارة دزينيا ده باشا حدا دويرة هرا كا كارس أو سيارة بنا حجز هيك وينيا ئۆتۆمبیلانە زۆرترین سەرپێچی ئەنجام دەدەن لە ڕێکخورینی خێرا و تیژڕەوی و وەستانی قەدەغەکرا و لێدان لە چرای سوور و دەبنە هۆکاری ڕووداوی دڵتەزێن هەندێک جاریش کەتن و تاوانیان پێ ئەنجام دەدرێت. أكانوا غوريا صافيني كده براوي بس زمان روش باو زمان لفت وبروح سيدي باشي
سرچم بره جریمەتی دا شيء ما فينا غير نقدر وراسنا دبي بخو بين رقمه سيارته 15 لو ذكر دي خبي وراسي ئەوە کی دەستکاری کردیا ئەوە کی دەستکاری کردیاوە برای من ئەوە مدەی ئەو 21 مانگی بەسەر چێتەوە بە 7 ڕۆژە دەورە مرۆرە غەڕەمە خوب دێتە منە چوو معجومان نیست لو ساعه طريله ناخذ چە چوومە لە حاجمرانی لە چوومە جامعه خۆی تەبیێ بکەنە جامعه خۆی بکەنەوە سيدي ونتي مجالبي هەرێ عادی منێ کاک هێرێک باشە گەرمکە بەنە حەجز بێ زەحمەت حەجز هەمووانەی باسمان کردبوونەتە گرفتی گەورە بۆ هاتوچۆ و لایەن یاساییش بە تایبەت بە شێکیان هۆکاری زۆربوونی ڕووداوی هاتوچۆن و پابەندی هیچ یاساکی هاتوچۆ نابن. وەصلەکە بە جام ڕاش جەماعەت ئەریکە هاوکاریکەن بەنە حەج عەجەلە بەنە حەجز خبر الزيت بيونيو قبلوا كيشوش لي اجازه نفسه يكشفوني رقم هولير رقم هەولێرە رقمەوەی بنویسە بچێت سەنەوەی کرد رقمە خۆ لێ بدەن نەکردە غەڕەمەکەین لازم دعامي بوريا خوي صناعي باشە تۆبرۆ خۆرە لێدە بۆچە رقم هەولێرە ئەو رقمەکەت مێک خۆمە تۆوەر کردیان باشە ئاگادار بە رقمەتە نویسی نوکە دیاردەکە زۆری ناشرینە پەیدا بێ زۆربەی خەڵکی تای سەیارەتەوان رقم هەولێر دوک سلیمانینە ئەوانە تێن و رقمی خوتین لێت کەنەوە یاخۆ رقمێکە باریکی توزۆبا لێدەن یەکەم تشت بوو ئەو کامیرێت سەر شەقامێتێنە دانان دووەم تشت مەفەرەزێت هاتوچوو نوکە مەفەرەزێت مە زۆر تێنە دانان بۆ هاوکاری پلیسی چالاکی مەدەنی و بە تایبەتی ئاسایش ئێرە جێ دەستخۆشی ئاسایشی بازرگەکان دەکەن زۆر هاوکاری منە کو ما تقریبا ئەو دیاردە ڕێژێکە زۆر منە هێلایە کو خەڵک سەیارەت رقم هەولێر بکەنە توزۆبا بە پێی قسەی لایەنی پەیوەندیدار ئەوە دەبێتە هۆی کەمکردنەوەی سەرپێچی لە شەقام بە تۆمارکردنی ئۆتۆمبیلانە چونکە دیاردەکە بۆتە هەڕەشێک لەسەر شەقام بۆی زۆربوونی ژمارە و سەرپێچی یاسا شوێنیان کە بەڕێوەبەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر دەڵێت زیاتر لە 10,000 ئۆتۆمبیل هەژمار دەکرێت. مدل چەندە سەیارە؟ 2000 چەند دەکات؟ سيدي وعملات اجازه الشورى شورای چند ساله بەسەر چییە؟ تا سال 2022 هات ئەوە 2018 وەصلێکی بدێت هەروەها پۆلیسی هاتوچۆی قەزای سۆرانی ژمارەی ئۆتۆمبیلانە لە قەزاکەیان بۆ سەروی 5,000 ئۆتۆمبیل دادەنێت کە ماوەی چەند ساڵە دێن و دەڕۆن. ئەوانی تەزویری دەکەن حەق خۆی تو ئەنگۆ ئیزراتی لەگەر بکەن بەس هەیە کاسبە لە خۆ لە دوو کاسب یەکێیە لە دوو تەزویری نییە مەجبورە چی بکە داواکاریمەوەیە کەس سەرپێچی نەکە خەڵک پابەندی ڕێنمایی هاتچۆبی بەڕێبەری هاتوچۆی ناوشار لە قەزای سۆران باس لە لێکۆڵینەوە هەوڵەکانیان دەکات تا ئەو کێشانەی ئەو ئۆتۆمبیلانە دروستی دەکەن ڕێگری لێ بکەن. طبعا نسبت او حادثه تینا کرن سنور سوران یا خو همو کردستان یا خو عراق یا جهان یکم سبب اون پابند نبون رهنمایی هاتوچو به نسبت شوفرت سیاره اگر سیاره سایقت ما یا خو شوفر ما بهن پابند من به او هما و او رهنمایی کو بو هاتوچو هاتیا دانان بن طبعا صد رژه دعم کردن دهتا کم کردن سبب دوم او حادثه تینا کردن سیاره یا به تایبەتی او سیاره سنور مت زوربیت دعم تینا کردن او سیارانه کو رقم هەولێر دو یا خو سلیمانی نین او سیاره به سرطا یا خو توز با شروطت تندوتولی نین ئەو ئۆتۆمبیلانە زۆر جا کێشەی گەورە دروست دەکەن و دەبنە سەرێشە بۆ دانیشتوان و دەستگامنیەکان لە ئەنجامی سەرپێچیکردن و وەستان لە شوێنی قەدەغەکراو
کە ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە. ئەو خەڵکی سووریە ئیجازە توزۆبۆ لێت خۆریتن سەیارە توزۆبۆ لێت خۆریتن ماشین سەیارە ئەدیکە بێ سەرەتۆ لێت خۆریتن نۆبیت مەمنوعە هەر ئەدیکە هەرنە زۆر گەلی برای من ئەوە خەڵکی سووریە سەیارە توزۆبۆی لێت خۆری نۆ ئێرە چ دوو دەبیتن دەبیت سەیارە بێ سەرەتۆ لێ بخۆریتن ئێرە خەڵکی سووریە برۆ ئیجازە خۆی های سەرچەوە بس سيارة توزبول بسردام قبول نكن إلى الخريطان. كلام كن هذا إيراني هذا مديرية نوشار باش بريمن. ليرة يا نا سجلي هذا زول جلي باش بريمن. بەڕێوەبەری هاتوچۆی داری سەربەخۆی سۆران بۆ ترافیک باس لە پلانێکی سەرکەوتوو دەکات تا هەموو لایەک پارێزراو بن و کێشەکانی هاتوچۆ و زیانەکانی لە ئەنجامی سەرپێکی بەشێک لە شۆفێران سنووردار بکەن. بەنسبەت هاتوچۆی سۆران ئێمە لەگەل بەڕێزان بەڕێوەبەری هاتوچۆی ناوشار و بەڕێوەبەری هاتوچۆی ڕێگابانی دەرەوە پلان ناکەوێت توکمەمان دانا بۆ ئەوەی کە دیاردەی ئۆتۆمۆبیلی بێسەرەتا جامڕەش و بێ تابلو ناوشاری سۆران دەوروبەر کەم بکەینەوە. ڕۆژانێ مەفارزمان هەیە ناوشار لەگەڵ ڕێگابانی دەرەوە. ئێمە هەموو ئۆتۆمبیلانەی بێسەرەتا کە لە ناو شاری سۆران ڕادەگریتن بە کردنی هاتوچۆباری دەکەین دەستی بەسەردە دەگرین بە پێی بەیانی ژمارە هەفتی ساڵی 2016 ئیجراعاتی یاساییانە دەکەین لە مەفارزی هاتوچۆ بەردەوام زەختمان لەسەر ئەو ئۆتۆمبیلانەیە کە بە بێ یاسایی جامڕەش کردنە یان ئەو ئۆتۆمبیلانەی بێسەرەتا کە لە ڕێگاکانی هاتوچۆی سۆران هاتوچۆ دەکەن. طبعا پێش دەست بەکاربوونی مەکو بەرەبەری هاتوچۆی سۆران بەپێی ئەو ئامارانە کە وەرمان گرت نزیکە 8,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەیە. ئێمە نووسراوێکمان بۆ بەڕێز وەزیر ناوخۆ بەرز کردەوە بۆ چارەسەرکردنی ئەو ئۆتۆمبیلانە و وەکو بەرەبەرەتی هاتوچۆی سۆران بەپێی بەیانی کە گوتم بەیانی ژمارە هەفتی ساڵی 2016 ئێمە ئیجراعاتی یاسایی دەکەین. ئەو ئۆتۆمبیلانە تەنیا لە سۆرانیە لە شارەکانی دەوروبەری سۆرانە هاتوچۆی سۆرانیان دەکەن. ئێمە لە ڕێ دەواازەکانی سۆران بە تایبەت لە دەواازەی جودیان و ناوگەلی مەفارزی سابتماندانەیە ڕۆژانە ئەو ئۆتۆمبیلانەی دەگرین ئەوانەی کە بکەویتە ناو مەفارزی هاتوچۆ ئیجراعاتی یاسایی تونیان لە بەرامبەریان دەکەین بۆ ئەوەی کە ئەو دیاردەیە لە شاری سۆران نەبینیتن. طبعا لەبەرەوەی ئۆتۆمبیلێ بەسەرەتاییەکان ساڵانیان نییە ساڵانێ پشکنینی دڵنیایی ناکرێتن زۆرینە ئەو ئۆتۆمبیلانە لەوانە شیاو نەبن لەسەر شەقامەکان هاتوچۆ بکەن کە ئەو دیاردەیان نەبینیتن کارساتی هاتوچۆ زۆر کەمتر دەبیتن و خەڵکێک ژی خۆی دوور دەخێتن لە کڕینی ئەو جوورە ئۆتۆمبیلانە. مەفارز دەورێکی زۆر کارگەریان هەبووە بۆ کەمکردنی ئەو جوورە ئۆتۆمبیلانە دەوری سۆران. بێجگە لە مەفارز لە ناو شاری سۆران و ئەو شەقامەکانی کە نێزیک سەنتەری شاری سۆرانن هەر ئۆتۆمبیلێکی بێسەرەتا برادەرەکانیمان لە پۆلیسەکانی هاتوچۆ ببینن بە کردنی هاتوچۆ باری دەکەن و دەستی بەسەر ئەو جوورە ئۆتۆمبیلانەدا دەگرن. سەرپەرشتیاری داری سەربەخۆی سۆران بۆ ترافیک باز لەو کێشەیە دەکات. دیارە کێشەی ئەو ئۆتۆمبیلانە کێشێکی قەدیمە ئێمە دراسەمان کردووە و هەنگاو بە هەنگاو ئەو بابەتە چارەسەر دەکەین. خاڵی کۆتایی ئەوەیە دەبێ بە هەموو جۆرێک ئەو کێشەیە چارەسەر بکرێتن نابێ هیچ سیارەیەک بەبێ ئەوەلیات لەناو ئیدارەی سۆران بمێنێتن بەڵام ئەوە وەکو باسم کرد لەبەر ئەوەی کێشەیەکی پێشتری کەلەکە بووە ئێمە هەوڵدێن هەنگاو بە هەنگاو چارەسەری بکەین. یەکەم هەنگاومان ئەوەیە کە ڕێگەگرتن لە هەموو ئەو سیارانە ئەو تۆمبیلانە بۆ ئەوی بێنە ناو شار. هۆکاری ئەوەشەوەیە چونکە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ناتوانێتن سەرپێچی ئەوانە تۆمار بکاتن ناتوانێتن بە شێوەیەک معاملەیان لەگەڵ بکاتن چونکە هیچ ئەوەلیاتەکیان لە لای بەڕێوەبەرایەتی هاتوچۆ نییە. بۆیە لە بڕیار یەکەم قەدەغەکردنی هەموو ئەو سیارانە کە بێنە ناو سنتەری شار بە هیچ جۆرێک نابێ بێنە ناو سنتەری شار و ئێمە بەڕاستی ئامانجمان ئەوەیە ڕەواز لەسەر ئەم سیارانە کەم بکەینەوە ناکرێتن سیارەیەک بەبێ هیچ ئەوەلیاتێک بێتن لەگەڵ سیارەیەکە کە
هەموو ئەوەلاتی هەیە و پارەی خۆی دەرا و غڕامی خۆی دەرا دەبێت لێک جیا بکرێنەوە هەنگاوی یەکەمان ئەوەیە ئەو دوو زۆر ئۆتۆمبیلە لێک جیا بکەینەوە هەر لە ڕووی هاتوچۆ هەم لە ڕووی ئەمنیەوە چونکە هەمویان بێسەرەتان هیچ سەرەتاشیان بەڕێبەراتی هاتوچۆنیە تۆ ناتوانێت هیچ ئیزرعاتەشیان لەگەڵ بکەیت لەناو سنتەری شار ئەگەر بە مەخالفی ڕابوەستن ناتوانێت ئیلە دەبێت بسیارانە بارکی و هەڵیانگری و ببێ شوێنی تایبەتکە ئەوەش ڕاستی ئەرکێکی قورسە ناتوانانی بەس غڕامێکی بۆ بنووسی بۆ ئێمە لە هەنگاوی یەکەم بڕیارمان داوە ئەم سیارانە بنێنە ناو سنتەر ئێمە هەوڵشمانداوە بۆ چارەسەرکردنی ینی بنبڕکردنی ئەو دیاردەیە لە بە شێوەیەکی جەزری ئەو کێشەیە چارەسەر بکەین لەگەر وەزارەتی ناوەخۆ جەنابی وەزیر لەسەر خەتین بۆ ئەوەی ئەم کێشەیە بە هەر زۆرێک بێتن دەبێت چارەسەر بکرێتن نابێت سیارەی بێسەرەتا لە ئیدارەی سۆران بمێنێت. بالنسبة أو شونات تبين أو منطقية زوربي عيادة دكتور كرتي أو منطقية و في منطقة جراج باشه تازه سپاسیان خلق حوالاتیات که دوسته جراجت کریه و او ایراجی اگه تماشا بکن چند برانبر ما چند بینایت مازن تازه کردن مثلا او هتل چه کردن به جراج او بینایجی نو بیت یک سال هات چه کردن نزدیکی 30 دکان تدایت هی اون 30 دکانا هر کی سیاره خواه هی طبعا جراجی او سنوره جراج زور قیمت هی اگر اب بینای هات باید چه کردن جراج گلده با کشتی او منطقه خود دایت حل کردن ایراجی برخوب دنه او هتله او هتل و جراج نیه اوش تو ببینن او سیاره طبعا گشتیار و اوید هتل نه بالنسبه تشکی دی که اگر باش تماشا بکن سیاره توزبا نا بازار من نشتینه سیاره توزبا همون رقم حوالی دوک سلیمانی نه پیشتی که ما برنامه در خیز امر مدیر ایران مکیره راوستانه سیاره رقم حوالی دوک سلیمانیه نیو ساعت تشین راه گیرن بس سیاره به رقم به سرتا بوینیه راستن به 5 دقیقه بوینیه راستن صدا 95 ما او منطقه ما خرید کنترل کرده چه نهشنا سیاره توزبا چون که روزانه ام چند سیاره بکرن بارد کن پیش جو اگر تو هات با ایره هر 10 سیاره 8 توزبا بین دو که عکس لاته اگر باش تماشا بکن همون رقم حوالی دوک سلیمانی نه سیاره توزبا نویر را گیرن بچه گر را گرد نوان بکرن ام بار کن بین دایره و غرامه کن خلاص کرد آقا رو شما رو تو مارک وندا آقا رو شما رو تو مارک حرکت کشن خرابه حرکت کن طبعا إيراجي نيورانية يك شيء كي ما أو مطعمك أو خير مطعما هيج جراجك منطقية يك سبب قلب بالغية شارمة أو سنورة دولار فروشن أو مطعمنا أو إيراجي هيج جراجك نية بحش شيء بسرعة شرسة كربو أو كات إجراءات من جانتر دايتا كرنو هوندا اكسن حركت كشن خراب هوندا ترافیک ئاماجی کەمکردنەوەی زیان و قەبارە و ڕێژەی ڕووداوەکانی هاتوچێت تا بتوانێت کۆمەڵگەیەکی هۆشیار بنیات بنێت. بە کۆتایی هەموو هەنگاوەکان دەبێت بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرن لە پاراستنی گیان و سەر و ماڵی هاونیشتیمانیان تا کۆمەڵگەیەکی تەندروست بنیات بنێن.